سەردانەکەی سەرۆک حەسەن ڕۆحانی بۆ بەغدا لە ناوەندە میدیایەکانی جیهاندا دەنگدانەوەیەکی گەورەی هەبووە، چونکە لە هەلومەرجێکدایە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەوێت بە گەمارۆکانی کۆماری ئیسلامی ئێران لە ڕووی ئابووری و سیاسیەوە گۆشەگیر بکات. پێگەی عێراق وەکو قوڵایەکی ستراتیژی بۆ ئێران زۆر گرنگە، چ لە ڕووی پەیوەندیە قوڵە مێژووی و مەسەبیەکان و چ لە ڕووی پەیوەندیە سیاسیەکانەوە کە لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا زۆربەی ئۆپۆزیسیۆنی ڕژەمی عێراق دۆستی نزیکی کۆماری ئیسلامی ئێران بوون و لە دوای ڕوخاندنی ڕژەمی عێراق ئێستا لە دەسەڵاتدان. ئەو پەیوەندیانە کاریگەری زۆریان هەبووە لەسەر ئەوەی کۆماری ئیسلامی ئێران لە ڕووی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەوە بەرهێنان بکات، بە تایبەتی بۆ ئێران گرنگە بەهۆی عێراقەوە سووریا و لوبنان بە هیلالێک لەگەڵ وڵاتەکەیدا گرێ بدات. بۆیە ئەم سەردانەی ڕۆحانی بۆ چنینەوەی ئەو دەستکەوتانەیە کە ئیدارە سیاسی و سەربازیەکانی پێشووی ئێران بناغەیان بۆ داڕشت و گەیشت نەبەرهەم. گەرچی عەرەبستانی سوعودی و ئیماراتی عەرەبی یەکگرتوو لەم 1-2 ساڵەی دواییدا هەوڵێکی زۆریاندا بۆ پاشەکشەکردن بە ئێران و هەژمونەکەی لەسەر عێراق، هەرچەندە هەردوو وڵات باڵێۆزخانەکانیان لە بەغدا کردەوە و بەڵێنی ئابووری زۆریان بە عێراق داوە، لە دو هەڵبژاردننی پەرلەمانیشداوە بەرهێنانێکی زۆریان هەبووە بۆ گۆڕینی پێکاتی پەرلەمان و حکوومەت لە بەغدا. بەڵام ئەوەی دوجار سەرکەوتنی بەدەستهێنا ئەجێندای کۆماری ئیسلامی ئێران بوو، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێران هەمیشە چاوی لەسەر جوڵانەوەی سوعودی و ئیماراتە، بە تایبەتی لە عێراقدا بە هەستیاریەوە چاودێریان دەکات. سوعودیە لەم دواییانەدا هاوکات لەگەڵ گوشارەکانی ترەمپ بۆ سەر ئێران پێشنیازی ئەوەی بۆ عێراق کردووە کە لە بری ئێران ئەو وڵاتە کارەبا بۆ عێراق دابین بکات کە ئەوە ڕکابەریەکی جدیە بۆ ئێران. بۆیە لە دوای سەردانەکەی شازادە محەممەد بن سەلمان بۆ پاکستان و هیندستان و ڕیکلامە میدیایەکەی بۆ چاکردنەوەی کەسایەتی بێزراوی جێنشینی سوعودیە لە دوای تاوانی کوشتنی خاشەقچی، ئەم سەردانەی ڕۆحانی پەیامێکە بۆ سوعودیە کە پێگەی ئێران لە ناوچەکەدا لە پێگەی ئەوان بەهێزترا، بە تایبەتی عێراق وڵاتێکی دراوسی سوعودیە و کەنداوە و لە ڕووی ئابووریشەوە گرنگترە لە وڵاتانی دوورتر. وڵاتانی عەرەبی لە 1-2 ساڵی ڕابردوودا بەپی بەرنامەیەکی تایبەت ویستویانە پەیوەندیەکانیان لەگەڵ عێراق و ڕژێمی سووریادا ئاسایی بکەنەوە، ئەمەش لە پێناوی دوورخستنەوەیان لە ئێران. بەڵام سەردانی سەرەتای مارسی بەشار ئەسەد بۆ تاران و سەردانی ڕۆحانی بۆ عێراق ناواقیعی بوونی سیاسەتی وڵاتانی بەرەی سوعودیەی دەرخست و ئەو دوو وڵاتە پەیوەندیەکانیان لەگەڵ ئێراندا ستراتیژی و بەهێزترە لەوەی بیگۆڕنەوە بە سیاسەتێکی تاکتیکی و نادیار. ئەوەی جێگەی سەرنجە هەرێمی کوردستان لە ماوەی 3 دەی ڕابردوودا سەرەڕای ئەو گومان و ترسانەی کە لەلایەن وڵاتانی ناوچەکە و جیهانەوە باسکراوە هەمیشە هۆکاری ئارامی و ئاسایش بۆ دراوسەکان و زۆرجاریش ڕۆڵی زۆر گرنگی ئەرێنی بینیوە بۆ پرۆسەی ئاشتی لە نێوان ئۆپۆزیسیۆن و ئەو وڵاتانەدا. بۆیە ئەو ئارامی هەرێم بووەتە ڕایەڵەیەکی بەهێزی بازرگانی لەگەڵیاندا، بە تایبەتی ئێران و تورکیا کە ساڵانە دەیان ملیار دۆلار قەبارەی ئەو بازرگانیە و لە ڕێگەی ئارامی هەرێمی ئەو بازرگانیە لەگەڵ ناوەڕاست و باشووری عێراقدا گەشەی کردووە. بۆیە چاوەڕوان دەکرێت بەشێکی ئەو سەردانەی حەسەن ڕۆحانی زیاتر گەشەپێدانی کەرتی گەشتیاری و واژۆکردنی گرێبەستە بازرگانی و باسکردنی کێڵگە هاوبەشە نەوتیەکان و بەشە ئاوی هەرێم و عێراق بێت لەو ڕووبارانەدا کە سەرچاوەکەیان لە ناو خاکی ئێراندایە. ئەوەش بە پێی ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکان بەگشتی و ڕێکەوتنامەی 1975 جەزایر بە تایبەتی.